بەدەم ڕێگاویت فەرمو نانەخۆیت بەس بیر لە چیەکەیتەوە؟ بیر لەوە کەمەوە هەموو کوردە نەکبەتی بەریە هەر چوار پارچەکەیە گرێتەوە یا هەموو هەر پارچەیەکی سەر بە خۆی خۆی بێر باشەوە باشین حەلە بۆ کرد بێجگەلەوە بیر لە شتێکی زیاتی خۆتەکەیتەوە؟ من تەمەنم ڕۆیشتۆ بیر لە زیاتی خۆم ناکەمەوە. گۆرانی بۆڵی بۆ تەمەنت کە ڕۆشتووە؟ ئەی تەمەنی بڕ ئەسرینم ڕۆی ناگەڕێیتەوە. بیر لە بەردەمی خۆمەکەمەوە هیچ وڵی تر بیر لە کێشەکانی ژانەکەم ڕۆژانە کە چیم تووشە بێت هەوڵێم لە چارەسەریکەم ئەگەر خۆشیش بێتە ڕێم ئەوە زیاتر بەدەمیوەس بیرم لەوا کردەوە بچمە ژوورەوە ئەو خۆڵە بێنمە دەرەوە بیڕژم. وەڵام من بیرم لەوە کردەوە فریا دوکان کۆم بچمە بۆرە دوکان خەریکی کاسپێکەم. والله ئێمە ئێستا کە لە جامعین ئیتر بیر لە چیەکەینەوە ئێستا حالیان بیرمان مەرحەلە سێمی بیرمان دەورە سەیفیە کردەوە. بیر لە زۆربەی خاڵەکانی خۆ دەکەیتەوە ژیان چی تیا بیری لێکەیت و هەر جارە بیر لە شتێکەکەیت. خەیاڵانە چین؟ ئیتر هەر کەسە و خەیاڵی تایبەتی خۆی هەیە وانە بیلاواتەکانتەکە لە خەونەکانتەکە دڵ ڕابردوو دەکەیتەوە ئیتر بەبێ ڕۆژەکان ئەگۆڕە ڕەنگە ئەمڕۆ بیر لە شتێکەوە بەیان لەبەر لە شتێکی تر بکەمەوە. وڵا زۆرگە بیر لە دەرەجەی بەرزەکەمەوە هەموو کاتێ بەس بیر لەوەکەمەوە کە دەرەجەیەکی باش بێن و زانکۆ تەواو بکەم دوایش بیر لە تاعیناتەکەمەوە زۆر هەموو کاتێ تاعین بوویت دوای تاعیناتەکە کە تاعین بوویتەوە مەعاشش وەرگرت دوای بیر لە چیەکەیتەوە؟ بەدەم ڕێگاوە ئەو کاتە هەر بیرەکەیتەوە بەس هەرەوەی کە ئیشێکی سەرکەوتوو بکە یعنی چۆنەڵی جێگەی خۆت هەبێت لەو شوێنەیە جێ دەستی دیار بێ. گۆرانی هەڵێ زۆر جار من بەعام داڵغەم زۆرە کەمتر گۆرانیەوە معادل لە داڵغەیەم ینی داڵغەم زۆرە زۆر جار ڕێکانیشم پێم بڵێن ئەڵێن تۆ بۆچی لە داڵغە چیت ینی معادل لە داڵغەیەم. وڵی هەم نەک من دانی بەعام لەوانەیە بڵێم هەموو کورد بیر لە شتێ بکاتەوانە ئەوی شتەکە ئەوەیە کە ئیشەڵڵا ئەم دووشەممەی داهاتوو بگەینە نەتیجە ئەم کۆبوونەوەی پێنج قۆڵیە چونکە خۆتە زانی کورد بەچینە هامەتیەک ئەم ڕۆژەی بەرهەمێناوە. باشە بەدەم ڕێگاوە شتێکتر لێ پرسم با بڕین بەدەم ڕێگاوە بۆ نمونە بیر لە شتی زیاتی خۆتەکەیتەوە؟ وڵی بیشی زیاتی خۆم ئەوەیە ینی هەموو کەس بیر لە ژیانی خۆیەکاتەوە ژیانی باش بێ وەزع باش بێ ژیانێکی باش بۆ خۆی هەبێ ینی بە تایبەتی ئێمە تەمەنێکمان بەسەر بردووە بەس هەزاران گەچەیە هیواتی نەهاتووەتە دی بیر لە ژیانی داهاتوویەکاتەوە بیر لە نیشتە جێبوونەکات. بیر لە چیەکەیتەوە تۆ خۆت؟ من وەکو خۆم من بیر بڵێ لە چیەکەم و لەواکەمەوە کە وەسعی کوردستان خۆش بێ بەرە باشی بڕوە لەواکەیتەوە بە درێژایی هەموو ڕێگاکە؟ وڵی بیرەوە چیە خۆی ئینسان بیر لە هەموو شتێکاتەوە بەس ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگ بێ ئەوەیە کە وەسعی کوردستان خۆش بێ بەرەو باشی بڕوا و ئەم نەهامەتیە نەمێنێ. بیر لەواکەیتەوە کە وەزعی کوردستان خۆش و تۆ لەو وەزع خۆشەیە چیەکەی؟ وڵی لەو ئەزە خۆشیە ژیانێکی خۆش بەسەرە بین و ئابووری بازار باشە بێ و ژیان بەرەو خۆشیە ڕوا خۆ دەزانی کە ئابووری باش بیر لە خۆتەکەیتەوە تۆ بەتەناوانێ؟ بیر لە هەموو کوردەکەمەوە بەعام. بیر لە من نەکەیتەوە کە مەسەن ئەگەر بۆ نمونە تۆ من ناناسی بیر لە من نەکەیتەوە بیر لە خۆتەکەیت؟ بیر لە تۆ ئەەکەمەوانە بیر لەوانەیە سا بڵێ من وەسم باش بێکێکە بینم وەسی باش نیە بیر لەواکەمەوە بێ ژیانی ئەو چۆن بێ وەسی ئەو چۆن بێ ئەتر هەنووە ئەوشکان مەشاکی لێ هەبێت. ئەم هەموو خەفەتە هەیە تۆ گۆرانی بۆڵی بەدەم ڕێگاکەوە؟ وڵی گۆرانی زۆر حەزیمیوات لە گۆرانی وەس دەنگم خۆش نیە وڵا جاری وایە لەبەر خۆمەوە ئەرەوەڵا زۆرەی لەم جاری وە بەدەم ڕێگاوە گۆرانی خۆشەویستی ئەڵێم چونکە من خۆشەویستی شمە بوو پێی نەگەشتین. گۆرانی بۆ خۆشەویستە دەڵێ؟ وڵی ئێسانە وەڵا ئێستا من پێت گەشتم بەدەم ڕێگاوە چەند جار بیری لەو خۆشەویستە کردوەوە بەدەم ڕێگاوە؟ وڵی زۆر جار ینی بڵێ ئەوەشەوە خێزانی پێگەنە ئەوە هەبێ بیری لێ کردبێتەوە پێی نەگەشت پێ توانای نەبوو بێ ئەوەیە مەسەلەکە. خێزانیش پێگەنە؟ بەڵێ کاتێ لەگە خێزانەکە تا ئەڕۆی خێزانەکەت بۆ وازانێت کە تۆ بیر لەوەکەیتەوە؟ ئێستا بیری لێ ناکەمەوە بە تاکید ئێستا هیوادارم ژیانێکی خۆش لەگە خێزانەکەما بەرمەسەر و بەیەکەوەی نبوون بەس بیر لە داهاتووی گەنجانەکەم بوو ئێوە ئەوانەی تر ئێمە تازە تەمەنمان بەسەر برد من هیوایەتی من کە بیری لێ بکەمەوە ئەوەیە کە وەسعی کوردستان خۆش ینی قەناعەت بێ هیچ بیر لە ژیانی خۆم ناکەمەوە تا ئێستا ینی بیر لە داهاتوویەکی خۆشەکەم بۆ گەنجانە بۆ میلەت بۆ خەڵک وەکو بابگەین بە ئەوروپا کاکە. حەز ناکەین ئەمە هەمومان ئەو شتە ئەزانین و ئەیڵێن زۆر ئاسانە بیر لە کوردستانەکەین وەڵام بیر لە شتێکی زیاتی خۆمان ناکەینەوە. وەڵی بیری لێکەینەوە. وەڵی بیرکردنەوە چۆنە تۆ هەتا یعنی بۆ نمونە بۆ ئیشەیە بە بازار یعنی لە بیری ئەو ئیشای هەتا ئەڕۆیتەوە یا بۆ نمونە بەتەمای بچی بۆ شوێنێ؟ تۆ
زۆر خەڵکی مەسە بەدەم ئیشکردنەوە بیر لە شتی شەکاتەوە بەڵێ وەڵی نازان من هەر بۆ ئیشێ بڕۆم مەر هەدەفمە و ئیشەیە و بۆ ئیش شەڕۆم بەنیهێنی بۆ من و تۆ با کەسی ژاگایی لێ نەبێت بیر لە خۆشەویستەکەی تەکەیتەوە بەڵێ زۆر زۆریش خۆشەویستەکەم جیایە خۆشەویستەکەم بەڵێ خۆشەویستەکەم و خۆشەویستە ینی وەکو هەموو خۆشەویستیە خۆشەویستی من جیایە بەڵێ من خۆشەویستم زۆر زۆرە بەڵام نە خۆشەویستێکی دوولایەنە من خۆشەویستێکی یەکلایەنم هەیە ینی من بەدەم ڕێگاوە ینی زۆر جار بیر لەو یەک خۆشەویستی یەکلایەن ناکەیتەوە تاکید زۆر جار بەڵێ بیر لەواکەی تۆم خۆشەویست یەکلایەنی تۆ بەدەم ڕێگاوە بێ بە هەر لا دوولاوە بێت بەڵێ زۆر جار بەڵێ زۆر جاریش نەخێت بەدەم ڕێگاوە بیر لە چیەکەیتەوە وڵا لە هیچ خوا ئاسوێن تااقەتی ئەم بەس تۆ ئاسفیوانە من نا وێنە کێشم کێش بەدەم ڕێگاوە بیر لە وێنە کێشانەکەیتەوە بیر لە هەموو شتێکەمەوە بیر لە خۆمەکەمەوە لە وێنە کێشان لە هەموو شتێک ئەو وێنەیە چییە کە تۆی کێشی بەدەم ڕێگاوە ناتوانم باسیکەم تعبیرێکی زۆرە تەنها بیر لە لەش ساغیەکەمەوە من وەڵاهی بیرم لەوە ئەکردەوە کە چۆن بگەمەوە ماڵەوە بەس ئەم ڕۆژگارە وای کردو هیچ کەسێک بێ کێشە نییە بگرێسە لە مێشی خۆما من باسی کێشەکانی ژیانی خۆمەکەم فکر لە چارۆ سێم وڵاتەوەم نەتەوێت دەکەمەوە ئەس بیر لەواکەیت تر شتی خۆتە نییە بیری لەکەیت شتێک خۆم نییە فکری لەکەم چکە بە خاتری من لە ئەوروپا گەڕامەتەوە واقعیت دەبینم دوای 9 ساڵ بەڕاستی هێز بازار دەکەم بیر لەواکەی تۆ بگەڕێیتەوە بێگومان تۆ بیر لەواکەی تۆ کە بگەڕێتەوە بەدەم ڕێگاوە بێگومان باش لە شوێنێکی تری لە ئەوروپای تۆ باشە لە ئەوروپا بیر لە چیەکەیتەوە بەدەم ڕێگاوە لە ئەوروپا فکر لەوە دەکەمەوە کە بتوانم شتێک بۆم خەڵکە بکەم کە لێرە گیریان خواردەوە دەسەم دوو کۆمپانیا دزەوە خۆم نییە چکە من پێم وانە مرۆڤ شتێکی تایبەتی خۆی هەبێت کە چوار دەورە ئەوەی هەمانەی چوار دەورەکەمانە خۆمان ناتوان شتێک بۆ خۆمان دروست کرد ئەبێت چوار دەورەکەمان بماندادێت گۆرانی بۆڵیت بەدەم ڕێگاوە شعر بڵێ ئەبێت چکەم شاعرم ئەویان بڵێ بەدەم ڕێگاوە شعراڵی لە ناخی خۆتە زۆر جار وڵا بیر لەواکەمە چم سیم کارتێکڕم بەدەم ڕێگا بیرەوەکە سیم کارتێک وڵا ڕقەمێکی جوانم دەستکەوێت وڵی بیرم لەوە کردووە لە خەڵم پیاوە بڕۆین بۆ جادێرزی و لێوە بگەڕێنەوە ماڵەوە وڵی بڵێ وەکو نەبوونی سارە و نییە خان و نییە بەدەم ڕێگاوە بیر لە هەموو شتاکەیتەوە ئارەوە من لەو کاتەیە بیر لە هەموو خەونەکانم کە دڵنیام کە لێتە دی لە ئەوروپا بەڵێ دڵنیام زۆر ناتە دی ناتە دی دڵنیام کەیتە دی بۆیە دایمە هەمیشە خەیاڵەکەمەوە کە من لێ ئاواتەکان لێ گۆرانی ئەڵی تا ئەگەی بە ئەوروپا بەدەم ڕێگاوە وەڵی گۆرانیشە گۆرانی نییە بەڵام شەر دڵەوە نیە دڵم هەمیشە واڵێت ئەی گۆرانی بۆ واڵی کە بەجێت هێشت کە گەشتیت بە تاشیدی بە دڵنیایەوە بیر لە چی بکەمەوە بیر وڵاهی بڵێم چی بیر لە ژیان لە هەموو شتێکەکەمەوە یعنی بڵێم چی ئێستا کاتێک مێچم هاوڕێکەمە بینم تەنها ئەوە بڵێ بڵێ بەدەم ڕێگاوە تا ڕووی هاوڕێکەتە بینی گۆرانی ئەڵێت هەمیشە گۆرانی ئەڵێم هەر لە خەوڵەتم گۆرانی ئەڵێم بیرم لەوە کردەوە بەرەو دوکانە ڕۆمەوە وڵی زیاتر بیرکردنەوەمان لە ژیانی ڕۆژانەیە ئێمە سێرەکەی شتەکانمان تهدید نەکراوە لە ژیانی ڕۆژانەیە سێرەکەی زۆربەی معیشت دوای لێ کردووی نەک مەسەلە معیشت ئەنواش بیرکردنەوە هەیە لە ژیانە بەڵام زیاتر هۆکاری معیشت فکری مەشغوڵەکات جا بەڕاستی خۆشتان نەزانن زۆربەی شتەکانی ئەمڕۆ دووبارەیە ینی سێرەکەی ئەمڕۆ بەسرە بیت بەیانی عینەشت دووبارە بێتەوە لە ژیانتا بیر لەواکەمەکە بیکڕم ئەو شتێکی کڕم شت نییە زۆر جابێتە ناوازاشت کڕیت
لەوانەیە مەسەن تۆ بەدەم پیاسەوە بەدەم ڕێگاوە بیر لە شتێکەکە مۆزوع لە مێشکی خۆما بێ زیاتر بیری لێکەمەوە شتی شخصی خۆم بێ ئەرەوەڵا زۆر کات بیر لەواکەمەوە بڵین خەفەتی بۆ بۆ خەفەتەوە گۆرانی بۆڵێ بەدەم ڕێگاوە ناوەڵا ناوەڵا بیر لە شتی خۆم وەکو ئەواکەمەوە ئێستا ئێمە خانوویەکمان هەیە نیوەیمان کردووە تقریبان نیوەی ئەردەکەم کردەوەم حالا ئەقار نەبووە بەدی تا ئەقار هەیە ناتوانم ئەو نتبەی تری پێ بکەم بە خانوو بیر لەوە زۆر ئەەکەمەوە بیر لەوە ئەەکەمەوە بچم بە وڵاتانە بگەڕێ وەگەر هاوڵاتێکی وڵاتانی تر واستەکەی کە ناگەیت گۆرانی بۆ ئەڵی کە ناگەیت ئەخ گۆرانی بۆ بڵێم و بڵێن نایگەمێت تازە دایمە گۆرانیانە ئەڵی کە ناگات کە ناگات تۆ ناگەی بە ئامانج کە نەگەی بە ئامانج کەواتە هیچ کەبی لە کێشەکانەکەیتەوە گۆرانیەکی بۆ ئەڵیت وڵای بە دڵنیاییەوە بە دڵنیایە پێویستە بە گۆرانیەکە یانێک تۆ گەر بێت و کێشەتە بێ گۆرانیەک بڵێ ئەوە خەمەکان تەڕەوێتەوە یان گوێ لە ئەگەر خۆشت نێڵێ یان گوێ لە گۆرانێک بگری دەوری خۆی بینی